وەڵا هەمووی بای هەزارە بەس ئاوەکان بای 250 لەگەڵ جەڵاتەکانیش دانەی بە 500. ئەمڕۆ لە قوتابخانەی لیدەر سینا حکومی لە هەڵەبجە لە پۆلی پێنجی بنەڕەتی داوانەیەکیان هەیە لە زمانی عەرەبیدا وانەکەیان بۆ کردوون بە کردداری کە وانەی فرۆشتن و کڕینە لێرە کۆمەڵێکی زۆر لە کۆشکی خواردن و پێداویستی و ئەو شتانەدانراوە خوێندکارەکان خۆیان هەم بوونەتە فرۆشیار و هەم خوێندکارەکانی دیکەش لێیان دەکڕن من قسە لەگەڵ خوێندکارەکان خۆیان دەکەم با بچمە لای ئەم کۆشکە سڵاوتان لێ بێ چۆنن چیتان هەیە بۆ فرۆشتن بریانیمان هەیە بۆرەکیشمان هەیە و یاپراخیشمان هەیە زەڵاتەشمان هەیە باشە کێ دروستی کردو ئەم شتانە وڵای ئێمە دروستمان کردووە بۆرەکەکە ئەم کچە دروستی کردووە ترێ منیش بریانیەکەم دروست کردووە یاپراخەکەش ئەم دروستی کردووە باش لە ماڵەوە بۆیان دروست کردنەوە نییە بە چەند ئەیفرۆشن وەڵا هەمووی بای هەزارە بەس ئاوەکان بای 250 لەگەڵ جەڵاتەکانیش دانەی بە 500. یعنی شتەکانتان گران نەکردەنە باشە خۆ حەزت لە کامیانە هەموو خۆم بەعام حەزم لە هەمویان بەڵێ باشە ئەمە وانەی چیە ئێوە ئەمڕۆ کردتان عەرەبی کە بە ناوی فی ئەسووقەوە فیسوق بەڵێ یعنی چی فیسوق بازاری کردن لەناو بازاڕ باشە کۆشکەکانی تریش خواردنیان داناوە گەڕی دوایی بەسەریان ناشتیان لێ بکڕێت باش دەستان خۆش بێ با ئاماژە بۆەوەش بکەم ئەم کۆشکانەی کە دروست کراون وەکو مامۆستاکان ئاماژەیان پێ کرد بابەتی ینی دووبارە بەکارهێنانەوەی کارتۆنە 450 کارتۆنی ئاو کە لە ناو خوێندنگەکەدا بەکار هاتوون دووبارە بەکاریان هێناونەتەوە ئەم کۆشکەی خواردنیان پێ دروست کردوون ئەمە یەکێکە لە کۆشکە قەرەباڵغەکان لەو کاتەوەی کە من هاتووم بێتێبینی ئەوە کەم کە ئەم کۆشکە زۆر قەرەباڵخە چۆنن باشم چیە فرۆشن ئێوە وەڵا ئێمە قرتاسیە فرۆشین قرتاسیە باشە زۆر قەرەباڵخە کۆشکەکەتان فریاکەون وردە فریاکەین چی زۆر ئەکڕن لەو کاتەوەی کردوتانەتەوە وەڵا شتی زۆر بافرۆشتووە ستیکەر باشە ستیکەر بۆچی بەکاریە چی لێکە وەڵا لەس گۆشتە بۆ جوانکاری کتێبوشت بۆ جوانکاری هەستەکەم لابوو بوشتیات شتانەوە وەڵا کڕین بیبی و ستیچ و ئەوانەمانێ ئەوش مناڵ حەزی لێتی زۆریان حەزێ بە چەند ئەیفرۆشن سێرەکانتان لە چەنەوە دەست پێکە کەمان لە 1000ەوە گرانترین شتان چەندێکە گرانترین شتمان 5000 بەڵێ 5000ەکە لابووهاوی وەکو لابووە کڕین بیبی ستیچەکە دەستان خۆش بێ ناچی زۆر جوانن ئەرۆڵا شتەکانە زۆر جوان و هەرزانیشە هەرزانیشن چی و کڕی بەتەمای چی بکڕی وڵاستی کەروشتم زۆر کڕیوە ساتم سەری هیچکەم تری شکڕی ئەی خواردنشتە نەکڕیوە بەرەوەڵا چی و حەز لێ بیکڕی وەڵا یاپرا خوشتم خوارد ئەوانە بەخۆشت ئەرۆڵا باش دەست